کە نەمانی کەسایەتی نەمانی کاریگەریەتەکەش نامێنێ. ئەمە نقطەی چوارەمی ئاسواری ڕیابازیەکەیە. نەمانی کاریگەری یعنی کابرا شەل لە بلەبانە، زۆر زیرەکە، ئەزهەریەکە، حافظ قورئانە، یا یەکێ حەدیسی زۆری لەبەر کردووە، یەکێ لە فکری ئیسلامیە زۆر ناجحە، یەکێکە خەتیبە، قسەزانە، مەلایە، مەلابەزێنە، بەڵام لە ناخیا وێرانە ئەو قسانەی ئەوەی کا و جەماوەرە و خەڵکە کە دانیشتون ئەوە ئەزانێت لەو کۆبوونەتەوە لە ڕیابازی تۆ کۆ نەبوونەتەوە. ئەوانە ئیسقاتی فەرزێکەکەن، ئەوانە هاتوون نوێژی جومعەکەن، هاتوون نوێژی جەماعەتەکەن، هاتوون گوێیان لەو قسانە بێ کە ئەیکەی بکەون لەژێر کاریگەری ئایەت و حەدیثێکەوە، نەکی شەخسیەتی خۆ. تۆ کە ڕیابازی کاریگەریت لەسەر نەفسی خۆت نەکردووە، کاریگەری لەسەر خەڵکی تر چۆنەکە. لەبەر خۆی گەورە لاماندا ئەگەر کەسایەتی شخصیەتی ئیسلامی دڕوشە، شخصیەتی ئیسلامی داڕوخە، نیەتە پاکەکەت بزر کردبووی بە ڕیاباز، کاریگەری قسەکانیشی چ تەسیرێکی لەسەر نامێت.